ساڵانە لە بۆنەو یادە جیاوازەکان ڕێژەیەکی زۆر لە گەشتیاران بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش و بینینی شوێنی دڵڕفێن ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن و سەیرانگا و شوێنە گەشتیارەکان بەسەر دەکەنەوە. ئەمساڵیش لە جەژنی ڕەمەزانی پیرۆز جگە لە گەشتیاری ناوخۆ زیاتر لە 127,000 گەشتیاری بیانی هاتوونەتە هەرێمی کوردستان و لەم جەژنەدا جوم و جۆڵیان لە سەیرانگا و شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بەگەر خستووە. سەبارەت بە هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان هەتا دووەم ڕۆژی جەژن 127,000 گەشتیار هاتوۆتە هەرێمی کوردستان کە زۆربەی گەشتیاران لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتوونە و ژمارەکەش بەردەوامە. جێگای خۆشحاڵیە لەم جەژنەیە گەشتیاری ناوخۆ ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە. هاوڵاتیانمان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک گەشتیان بۆ شوێنە گەشتیارەکانی یەکتر کردووە، واتە هاوڵاتی سلێمانی بۆ دهۆک توی دهۆک بۆ شوێنی دیکە چووە. ئەمەش دوای ئەوەی کە ئێمە هەوڵێکی زۆرماندا کە شوێنە گەشتیاریەکانی خۆمان زیاتر بناسێنین بە هاوڵاتی و وا بکەینێکە هەرێمی کوردستان زیاتر بناسێندرێەوە شوێنە گەشتیاریەکان بۆ ئەوەی گەشتیارانی ئێمە لە جیاتی ئەوەی ڕوولە وڵاتێکی بیانی بکەن بێن ڕوولە شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکەن و ئەو پارەی دەڕوا بۆ دەرەوە نەڕوا بۆ دەرەوە بۆ هەرێمی کوردستان بێنێتەوە. دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان بەر لە هاتنی جەژن لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکانیەوە چەند لیژنەیەکی تایبەت بە ئامادەکاری و پێشوازیکردن لە گەشتیاران ڕاستپاردبوو بۆ ئەوەی بەباشی پێشوازی لە هاتنی گەشتیاران بکەن و ڕێگر بن لە بەردەم کەوتنەوەی ڕووداوە دڵتەزێنەکان و پێدانی ڕێنمایی بە گەشتیاران. ئامادەکاریەکانمان لە ڕێی ئەو لێژانەی دروستکرابوون لە بەڕێوەبەرایەتیەکان زۆر باش بەڕێوەچوونە. ئێستاش لێژنەکان بەردەوامن سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکەن و خزمەتگوزاری پێشکەش دەکەن و پێشوازیەکی باش لە گەشتیاران کرا و جێگای خۆشحاڵیە هیچ ڕووداوێک ڕوونەدا تەنیا ئەو ڕووداوی دوینێکە کە بووە هۆی خنکانی گەشتیارێک و بووە هۆی خنکانی هاوڵاتیەک لە ئاوی ڕووباری چۆمان لە نزیک بەرسیرین و ئێمە هەڵوێستی ڕاگەیاندراوێکمان بڵاو کردەوە ئەو هاوڵاتیەی کە خۆی کردە قوربانی گەشتیارێک. ئەوە نیشانەی میوانداری و میوان دۆستیە کە ئەمە بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە لە کاتێکە کە ئەم خێزانە منداڵی خۆی لەگەر بۆ کوڕەکانی خۆی گەورێنە لەگەری بووینە بەڵام کوردێک ویسیتی دەربازی بکات هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ویسیتی دەربازی بکە بەڵام دوجار خۆشی بۆتە قوربانی. ساڵانە لە جەژن و بۆنەکاندا گەشتیارێکی زۆر ڕوون لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان دەکەن. سەرباری ئەوەش کە کەرتی گەشتیاری بۆ ئابووری هەرێم بە کۆڵەکە و سەرچاوی داهات دادنرێت بەڵام تا ئێستا بەگەڕخستنی کەرتی گەشتیاری وەک سەرچاوەیەکی داهات نەبووتە کللتور کە بەشێکی بەرپرسیارەتی ئەم کێشەیەش داخرێتە ئەستۆی حکوومەتی هەرێم کە پلانی ئەکادیمی بۆ کەرتی گەشتیاری دانەناوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.